ئەم کچاڵی هیچ نییە چی؟ هیچ نییە بۆ هیچ نییە ئەزانیشی لە مستەوای تەموحی منانیە یعنی شۆن لە مستەوای تەموحی توانیە ئەوە شتە جوانە ئەسانیە بەقل گەلەی من جوان نییە ها بەقل گەلەی من گەلە ئەزانیشی نار گۆرانیە خەبوو کە ئەیوت گەلە و گەلە و گەلە وەی لەو گەلاوێژە ئەوە ڕێک بەسەر گەلەی من هاڵێنە هەر بەپەلە هێنا گەلەی تۆ بەسەری مننا بەسەری تۆ دەکەس ئەوە دەمی کردبووە ئەیتر چی گەلەی چی دوو مەتر و 10 سانتی نەبوو ڕەنگە مەسەل دەکەی تۆزە خلافیە بێ مەسەل 2 بۆ 6 مەسەل 2 5 ئەوە تەقریبەن